ئەم کاتتان باش بەڕێزان لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی ئەم جارەشمان کۆمەڵێک بەرگە و بابەتی سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. مامۆستایەک بە شێوازێکی جیاواز وانە بە قوتابیان دەڵێتەوە. نیوسەدەیە تەنیایی گوندەکەی هەڵبژاردووە و حەزی لە ژیانی ناوشار نییە. کچێک بە دا و دەز و تابلۆکانی دەڕازێنێتەوە. ئەمڕۆ هاتوونەتە قوتابخانەیەکی شاری هەولێر. مامۆستایەک لێرە بە شێوازێکی تایبەت وانە بە قوتابیەکانی پۆلی یەکەم ئەڵێتەوە. ئەو ستایلێکی تایبەتی بەخۆی هەڵبژاردووە کە بە شێوازێکی جیاوازتر ئەو وانانە بە قوتابیەکانی ئەڵێتەوە، ئەوانیش بە شێوازێکی تر فێر دەبن. بەشێک لە شێوازی وانەوتنەوەی ئەو مامۆستایە بەیەکەوە ببینین. ناوم مامۆستا سامی حوسێن نەجم، ناسام بە سامی هیرانی، بەس لەقەبەکەم ناو قوتابیان هەردارە دووداری دیە. لە ساڵی 94 مامۆستامە هەتا 98 خۆبەخشانە مامۆستایەتیم کردیە. لە 98 تاکو ئێستا مامۆستا ڕسمیمە، مامۆستای ئەلف بە زمانی کوردی. هەستم کرد کە قوتابی پێویستی بە شێوازێکەیە تاکو پێی ڕابگەینی کە چۆن قوتابی فێرە بێت. مەرجە تۆ هەر لەسەر ڕێگایەکەی پەرتوک بڕۆی، بە ڕێگای گۆرانی، بە ڕێگای جوولانەی دەست و پەنجە، بە ڕێگای حرەکات قوتابی یعنی 100 تا 100 قوتابی لێکوانە فێرە بێت. قوتابیەکانشم ساڵانە هەمووی فێرە خوێندەواری دەبن. یعنی لە 24ەوە قوتابیەتوانی ڕستەی بخوێنتەوە. داکو باب دەستن لای بەڕێوەبەری قوتابخانە دەڵێن حەزەکەین منداڵەکەمە لای مامۆستا سامی لای مامۆستانی قوتابیەکەمان جوان فێرە بێت. ئەو پەرتوکەی ئێستا هاتووە نزیکەی ئەم ساڵ هەفتەمین ساڵە. ساڵی یەکەم تێستیان پێ کرد. بەس خۆزگار پەرتوکی کۆم با چۆکی پەرتوکی دارا دووداری دی قوتابی ئەلێرکوانە فێرە ڕستە ئەبوو. بەس ئەو پەرتوکە قوتابی لێرە فێرە ڕستە نابیت. بەس فێرە پیت و بڕگە وشە ئەبێ زیاتر نییە. بەس پەرتوکی کۆن قوتابی دەتوانێت ڕستەش بخوێنتەوە. ئەوڕە تێنە سەر وشەی دارە دارە وەکەی ئەو بیتە چییە؟ هەمووتان دێ ئەو درێژەکە چییە؟ بۆ چ؟ دا 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 ئەو شتەکە چییە؟ بۆ چ؟ ئەو بیتە چیە دیسا بگرێ؟ ئەو بۆ چ؟ یاری 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 دێنە سەر وشەی دادا ئی دەبتە چێ؟ یا هەمووتان یا 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 ئەو بیتە چیە؟ بۆ چ؟ یا بۆ چ؟ ئەوەی کە بینیمان بەشێک بوو لە هەوڵ و ماندووبوونەکانی مامۆستا سامی حوسێن کە ماوەی 21 ساڵە لە قوتابخانەکانی شاری هەولێر بە شێوازێکی جیاواز وانە بە قوتابیەکانی ئەڵێتەوە. ئەو داواش دەکات کە یارمەتی زیاتر بدرێت بۆی کە بتوانێت خزمەتێکی زیاتر بە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بکات. بێگرد خاتونێکی خەڵکی شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ماوەیەکە شێوازێکی زۆر سەرنجڕاکێشی بۆ دروستکردنی کاری دەستی بەرهەمهێناوە کە پێی دەگوترێت دریمکاچێر. دریمکاچێر جۆرە شێوازێکە بۆ دروستکردنی کاری دەستی کە وردەکاری زۆری دەوێت و ئەکسسوارات و کەرەستەی تایبەت بە کوڕان و کچانی پێ دروست دەکرێت. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەفسانەیەک لە ئەفریقیا کە بۆ یەکەم جار بەو شێوازە کەرەستەی تایبەت بە منداڵانیان دروست کردەوە پێیان وا بووە هەر منداڵێک ئەو ملوانکانی لە ملبێت خەونی ئارامی دەبێت. ئێستاش کارەکانی بێگرد لە شاری بانە و ڕۆژهەڵاتی کوردستان خواستێکی زۆری لەسەرە.
بێگەردی ڕەسوڵیم 28 ساڵ تەمەنمە خەڵکی شاری بانە لە ڕۆژهەڵاتی کوردستانم ماوەی 2 ساڵە خەریکی کاری دریم کەچەرم بە دەلیلی ئەوەی کە ئینتخابم کرد بۆ خۆم مستەقل زندگی بکەم چەندانە کارم ئینتخاب کرد کە یەکێک لە کارە ئەسڵیەکانم دروستکردنی دریم کەچەرە. دریم کەچەر جزئی سەنایە دەستیە لە بومیانی ئافریقای و ئەمریکایی لە ناومەڕاستماینیەکانە ئیستفادەیان لە دریم کەچەر ئەکرد کە هەر لەو شوێنەوە واردی ڕۆژهەڵاتیش بووە و هەر کەسێک بە شێوەی خۆی و ئەو جۆرەی کە خۆی پێی خۆشە ئیستفادەی لێ کردووە و کەڵکی لێ وەرگرتووە. دریم کەچەر لە یەکدانە هەڵقەی فلزی دروستە بێت. ئەوڵی کارەکەمان هەڵقەیەکی فلزیە کە ئێمە چەند نەخمان هەیە، نەخی کوبلەن، نەخی مومی و نەخی ماکروما لە سایزی باریکە. ئێمە دێن دەوری کارەکەمان دەوری ئەو هەڵقە فلزیەمان بە نەخ کامڵ ئەگرین، دوایەوە کە کامڵ دەورەکەی گیرا بە نەخێکی هەر نەخێک کە خۆمان حەز بکەین دێن ناوەکەی ئەچنین. شێوازی چنینی ناوەکەشی چەند جۆری هەیە، ئەمە جۆرێک لە کارەکانە، ئەمە جۆرێک لە کارەکانە و ئەمەش جۆرێکی تر لە کارەکانە. ماوەی 2 ساڵە کاری دریم کەچەر ئەەکەم. ئەووەڵین جار کە دەستم بەم کارە کرد کەسێکی نزیکم ئەکسێکی دریم کەچەری بۆ ناردم، حەزیە کرد کە دریم کەچەری ببێت. من ئەو ئەکسەم کە دی ڕۆشتم بە دوایە بۆی کە فێر ببم بزانم چۆن ئەتوانم دروستی بکەم و لە ئینتەرنێتە و بینینی کارەکان و هەروەها بە ئازمون و خەتا من چەند جار دروستم کرد و خراپم کردەوە تا فێر بووم کە کارەکە چۆنە. پێشوازی پێشەنگاکان زۆرتر کچ و کوڕە جوانەکانن بە خاتریەوەی کە کارێکی جوان پەسەندانەیە، تێمێکی سونەتی هەیە تقریبەن ئەکسەرەن حەزی پێەکەن و ئەیکڕن. من لە شاری بانە ئەلان تقریبەن 200 دانە دوکان هەیە کە بە سوڕەتی دانەیی یا چەند دانەیی سفارشم بۆ وەرەگرن و کاریان بۆ ئەەکەم و هەروەها لە کافەکانیش من نمونەکارم داناوە هەر لە بانە ئەوانش سفارشی کارم بۆ وەرەگرن ئەگەر زمانە کەسێک کارەکانی بەدڵ بوو کاریان بۆ ئەنجامێم و تەحویلیان ئێم. سەرماواز بە چەندین شێواز و بە سوودوەرگرتن لە دەزوو تابلۆی زۆر جوان دروست دەکات و بەرهەمەکانیشی بە شێوازێک جوان و سەرنجڕاکێشن کە بۆ تەجێ ڕەزامەندی خەڵکێکی زۆر. جاری وا هەیە بۆ دروستکردنی هەر تابلۆیەک 5 ڕۆژی پێدەچێت. لەبەر جوانی بەرهەم و تابلۆکانیشی تا ئێستا بەشداری چەندین پێشانگای ناوخۆیی و دەرەوەی هەرێمی کوردستانی کردووە. دەستپێکی ئەفکارە ئەس قوتابیە پەیمانگا هونەری جوان بووم قۆناغا دوێ دمایکینە بووسێ ئەجارێکی گەلدایکە خۆ بووم ئەم چینەسیکێ بجا ئەس گەل حەت شتێ خەیالیت کە مسەحکرێ هەمی ڕنگ تێدا هەبوون گوت ئەس بچم خۆناوینم و بابکەمەکە باڵ یعنی دەزیە من بخۆ ئینە نەماڵ تنێ جارە من هەکە گوتی من ڕۆهنان سەرکردن کادیشێم دێ بکار ئینم دی سەرکەفتنە ئینم یان نە کۆچ مۆدە بکار ئینم کە خۆ پێوە بگرێتن من پیچێک آخرێت گەل پار ئینا بەلکو نە ویشێوازی هەنێ بتنێ ئەمە مدەزی جێ بەکر و من پێوە ئەودی کرد و من دۆنە بەر حەتە بەحشک بوو شوولی من بەغدای من سەرکەفتن ئینا ئەس vêrê min cihekê taybet bi xwe vekiriye ku ev bi ma du heyvê pitir e min vekiriye ku min bexdayê daxwazî zûr serkarê min hebûye ez bûye eger ku ez hemî jî piştevanê min bûne yanî hemiya dewr û berê min mirovê min mala min hem piştevan ku ez cihekê vege cihekê taybet çiku bît mal bû mirovî dest nade rojane îkî şolekî bişte te bît ew tê te defter jî bît saja xwe bînetin من افکار جه وکریه و جمعی تایبته که از همه چیز دیو دخوازیه که والا چیز جشن بونا چیز نشانی شما خنا آخر کار دستیه از
وان همی کارات کم دیو دخوازیو که امزان خلکی ما بگوه گل حتی که غریب که توی خیالی او چه دخواز بکرد از بچه بله يعني او كفال هنا يلبش من او نا رانجن بلكو جل جر خالق دي بينه تجديد هزر كات رانجن ابخونا رانجن دي نيزيك بساكيات دازيه شين بجنا مرتا تشو تشكيريا از دازيت این بكراي بشتينجي دي هير كما قاسي وشني كاجي همي في تونات داهبن طاري و بيچنگو بلكي جلو برگه که جهه که همیا وکی یک رنگ نابتن طاريات دا و بیات دا و بشتينجي از زين مخاطر کار کم پیچ و از دیگه والا خود چکم شلمن یه زحمته بس دیو بین فرای پیدوید چون گویا که من تشتکی بچی خالد کرد اصلی نصبرم یا من دازیه نه کی رنگایا یه من خالد کرد دیو از زحمته که زورم حتی از درست کن هاوڵاتیەک لە پارچەی کۆن و بەکارهاتوو کەلوپەلی جوانکاری ناوماڵ و ئەکسسوارات بۆ ڕازاندنەوەی ناوماڵ دروست دەکات. ئەو لەو باوەڕەدایە ئەم کەلوپەلانە ئەتوانن هەم بژێوی ژیانی پێدابین بکەن هەم لە ڕووی دەرونیشەوە کاریگەری باشی لەسەر ئەوان هەبێت. ئەو داواش دەکات کە بتوانێت شوێنێکی هەبێت بۆی کە بتوانێت کەلوپەلەکانی تێدا نەمایش بکات و خەڵکێکی دیکەش هان بدات کە لەسەر پێی خۆیان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان بۆستن. ناوم دیلان ئەحمەد حەلیە لە ئێران لەدایک بوومە بە مودەی 17 ساڵ لێ بووینە دواتر کە هاتینەوە لە ڕانێ دانیشتین ئیشی دەست لە ئێران لە منداڵیەوە ئێمە ئیشی یاریەکمان هەبوو یاری مروانێ هەبوو ئەم یاریەمانە کرد و دواتر وردە وردە دەرسێکیشمان هەبوو ناوی حیرفۆفان بوو ئەو دەرسە فێرە شت دروستکردنی دەکردی شت دروستکردن بوو لەویەوە دەستمان پێکرد وردە وردە وەکو ڕەسمیش مودەی 3 ساڵە بەڕەسمی ئیش دەکەم وەکو بڵێن لە ئینستاگرامەوە پێیجێکمان هەیە ئێمە گروپێکی 3 کەسین وەکو مرتاحبوون لە ئیشەکەشمدا ئیشی دەستی وات لێ دەکا ئەگەر تووڕێبی هێور دەبیەوە لە زۆر شتی بلاوەکی وەکو ئەنتەرنێت بەکارهێنانێکی مۆبایلی زۆر دوورت دەخاتەوە ئێمە ئەم گروپە ئیشە دەستێکەمان لە 3 ئیشی سەرەکی پێک هاتووە کە هەر کەسێکمان ئیشێک دەکەین ئیشی سەرەکێکی من جازمە ئیشی ئەژینخان هەنارە ئیشی ڕێزانخانیش مێخەکە کە لای هەولێر پێی دەڵێن قەنەفەڵ هەر یەکە ئیشێک دەکەین وەکو لایانی مادیش ئێمە بەهۆیەوەی کە مەسروفێک دەکەین دەستکەوتێکیشت هەبێ وەکو ئیشێکی حەزمان کردوەکو پیشەیەکیش بیکەین ئەگەر هەڵسوڕا بۆمان کەسێک پشتگیری کردوین سپۆنسەرمان بواە بۆ ئەوەی بتوانین هەفتە بازارێک بکەین و هەدێقەل یان شوێنێک هەیە بۆ کارکردن چکە لە کوردستان ئەگەر بگەڕێ دەستگەڕانگینمان زۆرە و شاراوان ئەگەر هەبێ شوێنێکی گشتی هەبێ باشتر دێن بەهرەکانی خۆیان نیشان دەدەن ئێستا دەست پێ دەکەین بە دروستکردنی ملوانکەی هەنار ئێستاوانە هەمویان هەناری سروشتین بۆ مودەی چەند مانگێک گوش کراونەتەوە ئێستا ئێمە دەهێنین بە هەر نەخشێک و بە هەر شێوازێک و هەر ڕەنگێکمان هەیە بەپێی خواستی مشتریەکە دروستی دەکەین ئێستا ئێمە بە ڕەنگی سوور کە ڕەنگی سروشتی هەنارە حەز بە ڕەنگی سوورەکەین بەو ڕسوبۆکی دەکەین سەرەتا هێناومە هەنارەکە ئاوا ساغ بووە هێناومانە وەکو ئەم هەنارە ناوەکەمان کۆڵیوە ئەو دنکانی ناوی هەمووی دەکەین دواتر دەهێنین وەکو ئەم هەنارە کونی دەکەین هەر شێوازێکمان هەوێت ئەمە بەنی تێدا بەکاردێنین بۆیە ئەلێرەوە کونی دەکەین بۆ جوانتر بۆستێت دواتر ناوەکەمان هەموو بەتاڵ کردووە ئێستاش دەست دەکەین بە ڕەنگکردنی هەنارەکان
هەنارەکان ڕنگ دەکەین تاوەکو ڕەنگەشی بە هەر ڕەنگێکمان هەوێت ڕەنگی شینمان لایە خواستی زۆر لەسەر ڕەنگی شین بۆ هەنار زۆر داوای دەکەن. بەشێک لە شتەکان خۆمان فکرەمان بۆ دێ ئێستا ئەگەر ئەو هەنارە ڕێک فکرەکەی خۆم بوو گوتم لە جیاتۆی مروی بەکاربێنم هەمان هەناری بچوو بەکاردێنمەوە لەگەڵ مروکەدا تێکەڵی دەکەم بۆ نمونە ئێستا جاجم شتێکە کە کۆن بەکار هاتووە من خۆم بینیمە کە کەسی کە دروستی کردووە ئینجا من دووبارە دروستم کردوتەوە بەس گۆڕانکاریم تێدا کردووە شتەکانی خۆم جیاواز دیاربی شتەکانی من کە جاجمێکە ملوانکەیەکە من ئەستێری بۆ دەخەم یان مرۆکان مروی شوشەی تێدا بەکاردێنم مروی بەردی تێدا بەکاردێنم بۆ شتێکی جیاواز دەرکەوێ هەشا فکری خۆمانە فکرێکە بۆ دێتۆ یەکسەر دروستی دەکەی تابلۆکانم ئێستا من فکری خۆم بوو کە لە بەرد دروستی دەکەم بەردە کڵاوی بەڕوە کە دێنم شکلی گوڵێکم دێتە بەر چاوی کە لە کوڵاوی بەڕۆ دەچێ هێنا مەڕێک لەسەر تابلۆیەک نمایشم کردەوە کردومە بە تابلۆیەکی جوان ئێمە خۆمان لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیش دەکەین هەلا ئینستای تایبەتی خۆشمان هەمان شێوە شت دەفرۆشین بۆ بیرکردنەوە لە هەبوون دوکانێک شتێک بۆ شوێنمان دیاریکراوی بۆ فرۆشتنی ئەشیاکانمان ئێمە چونکە گروپێکین وەکو گروپێک ناتوانین دوکانێکمان هەبێت چونکە هەر یەکە لە شارێکین یەکێکمان لە ڕانیەیە یەک لە چواخڕێمی جووا لە قەڵازێ دەتوانین هەر یەکە لە ڕێگەی خۆی هەر کەسە دوکانی تایبەتی خۆی هەبێ ئینشاڵەوە لە پرۆژەماندا دەبێت و حەزەکەین هەمان بێ بۆی مشتریەکانیشمان بە ئاسانتر بێن بۆ کڕینی شتەکانمان قوتابخانەیەک لە شاری هەڵەبجە دەکەوێتە سەر شەقامێکی قەرەباڵغ و هاتوچۆیەکی زۆری ئۆتۆمبیلیشی لەسرە بەڕێبەری قوتابخانەکە بۆ ماوەی 15 ساڵە جگەلەوەی ئەرکی بەڕێوەبەراتی قوتابخانەکەی لە ئەستۆیە لە هاتوچۆکردنی قوتابیانیش یارمەتیان دەدات و بۆ ئەوپەری شەقامەکە دەیان پەڕێنێتەوە ئەو هەروەها ئامۆژگاریان دەکات بۆی کە تووشی ڕووداوی نەخوازراو نەبن ئاگایان لە خۆیان بێت و پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. ماوەی 15 ساڵە لێرەم و بەڕاستی زۆر مرتاحم کە لەگەڵ دەستەی مامۆسایان و یاری دەدەرە ئەوان من خۆ خێزانێک واین و شوێنەکەمان وا هەڵکەوتو سەر جادەی ڕئیسیە بەڕاستی ئەگەر ئێمەش نتوانین هاوکاری مناڵەکان بین یانی لەوانەیە حادیسی ناخۆشی لێ بکەوێتەوە منەوەکو خۆم 15 ساڵە ئەمی شایەکەم پەڕینەوە مناڵەکان هاتنیان ڕۆیشتنەوەیان هەتا نەخۆشییان ئەگەر ڕۆژێ نەچمە ناو مناڵەکان زۆر بێتاقەتە. لە پێناو خزمەتەکەم مانوو نابم زۆر حەزی لە یەکەم و ئیشەکەم زۆر مرتاحم بەڕاستی مامۆسایانیش هاوکار من یعنی هەر لە یەک و هەتا کۆتایی مامۆساکان هەردوو دەوام تەبعی ئێمە دوو دەوامین 230 تەلەبەمانەیە مامۆساکان زۆر هاوکار من و خۆشم زۆر مرتاحم ئەگەر بەفر بێ و باران بێ مادام دەستی مناڵی ئەگەرمە یەکەمە ئەو بەرە تووشی زەرەر نەبێت تووشی حادیسەیەک نەبێ مانووبوون نازانم من بە تایبەتی بەیانیانەکان ئێمە لە حەوت خۆم لە دەوام دەرگای مەکتەبەکەمەوە کە پاشان سەردانی مەکتەبەکەکەمەوە گەڕێم بزانم کێشەیە شتێ ڕووداوی شتێک نییە اینجا لە حەوت بۆ 20 دقیقە سەجادەکە وەسن لە 20 دقیقە بۆ بەیانەکە تا سەعادەش کۆتا تەلەبە ئەکەمە ژوورەوە کاتێت لەو دەرگاوەیەمە ژوورەوە تەلەبەکانم سەلامەت من زۆر مرتاحم و لە کاتی گەڕانەوەیشیان ئێمە لە 11 تەواو بین من چارەکی پێشەوە تەلەبە بەربێت
ئەچمە سەجادەکە دەوەستمەوە بۆ پەڕێنەوەی مناڵەکان بە تایبەتی ئێوارانی زۆر جار لە ئێوارانیش ئێمەوە بۆدەوە. وەرە گوێ گرنگیان ئێمە لە کاتی هاتن و ڕۆیشتنمانە ئەبێ ئاگاداری چی بین ئاگاداری خۆمان بین لە سەجادەکە چونکە جادەیەکی گشتیمانەکەوێتە بەردەم قوتابخانەکە ئەبێ ئێمە ئەوەی کەوا ماڵێکەوێتە ئەو بەریجادەکە ئاگاداری خۆی بێت لەبەر ئەوەی کەوا ئێمە سارەیەک لێوە سارێکی زۆرمان لە بەردەسایە گیان یا خۆم یا مامۆستایە گەگەر هەلوی ئەوەسا بووین ئەبێ تۆ ئاگاداری مامۆساکە بی لەبەر ئەوەی بپەڕیتەوە ئەو بەریجادەکە و بە سەلامەتی بچیتەوە ماڵی خۆتان بێدەنگ بام بچین بۆ ئێوە مامۆستاگیان. هاوڵاتێکی خەڵکی زاخۆ تەمەنی 89 ساڵە و بۆ ماوەی نیو سەدەیە لە گوندەکەی خۆی بە تەنیا دەژیت و خواردنیشی بەروبوومی خۆماڵیە. مام ئەحمەد حەزی لە ژیانی ناوشار نییە هەرچەندە کە منداڵەکانی لە شاردا دەژین بەڵام ئەو ژیانی تەنیایی لە ناو گوندەکەی خۆی هەڵبژاردووە. ئەو باس لەوە دەکات کە لە سەردەمی خۆشیدا یارمەتی زۆری پێشمەرگەیدا و لەسەر هەستی نیشتمان پەروەری زۆر ئازار و ئەشکەنجەشتراوە بەڵام ئەمە وای نەکردووە کە گوندەکەی چۆڵ بکات و ئێستا لەوێ ژیانێکی خۆش بەسەر دەبات. اسم والد سودمه اوه 5 سال آزیل بداری خودی صابری مل چه در نوایت از در که به مثلا باز شبه بیتیم ویدی نام جنیا عبدالله دا باز بیتیم ویدی کش تا از بکی باز از بکی با طوری هات نره از بکی با که هات نره اوه پور هات نره صابری مل چه تیتن صابری مل زاخون نوایتن ویجاوی دانو عمی پیری پیوه نه صبری کسی طولازه ای وقتی نه صبرانی ماتید نه ایمه بوانتید برای عمل گندی بین ام 8 مال بین هندی میشی موجود که جوت دواره هندی حتی منش یا از مام جنینی و رازی و تشتا مجیل موجود یار گید خودش شبان میگید شبان برپازی بین أنا وجهت تجيك مهما حتى صافي مساي كراي من لبناتي پیشمرگت تشکیل نمی‌بی تشکیل خود از تنیل ویری بیم خود گندی که تمام هندی من تعاون با اویدی نکلاش کی خود خونه شو چاوی من 20 داشتم 20 دادن از 20 تا چلتوان باز مذهبی باز مذهبی بزن مذهبی دوار مذهبی جوتیار مذهبی خودی کفیل از باش بس جان از عاجز کم شولی و از واسطه بس یا سری من حکومت هندی جیت الدیوار ده هوسا مش بس سری من تدا هم كان مر وقتی تری از باش ما دستم بگابه ها دو تفکی برنو از هوسا گرم هوسا ها دا انسان ملی خوصا راکم دستم هیچ بگابه شدان از دستم مره از بیمی کولانه که خورنام بگابه باجان که تریهیه و زبستان خورنام جاجه یا عبدالله بو من ابیدیتین ماستی تینه تنتشتا تینه حلاوه تینه جانم خم از باقی زمت بیمی نینه بس ما اغلبه جاجه یا خورنام لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵ چان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.